ئێمە چایلکەی پزیشکی دروست ئەەکەین لەگەڵیشیا چایلکەی هەتاییمان هەیە کە ئەیشەر پزیشکیە بۆ پاراستنی چاوە. ئەو چایلکانە شێوازی دروستکردنەکەی هەر کەسێکە هەستکە کە چاوی کزیەکی تایە کەم و کوڕێکی تایە ئەوە سەردانی یان دکتۆری چاو ئەکات بۆ پشکنین یان هەندێک جار یەکسەر یەک بۆ لای خۆشمان ئەو پشکنینەی بۆ ئەەکەین لای خۆمان. سەرەتا چ کەسێکێتە لای ئێمە لای خۆمان پشکنی چاوی بۆ کرێت سەرەتا بە جیازی ئۆتۆکە کە پێوتە جیازی کۆمپیوتەری لەوێت کە مەرحەلەیەکەم تاو بچێت مەرحەلەی دووەمەوە کە کەسەکەت فاسی چاوی بۆ کرێت بە پێ ئاماژەی پیتەکان. پیتەکان هەرێکە و مەودایەکی بینینی هەیە مەودای بینینەکانیش لەسەر کەسەکانە گۆڕێت. لرانيو هاتوما لقاعي بجدر بجاريم كردوا لبالونتي لسر أستي كردستان بالونتي كزور باش روشتو أستيكي باش من برسينا شكر بخوا بيسكت لا لبطولة بجدارة دمانوي أستيكي باش بدرس بيني پاڵاوەتی هێزی لەشی کوردستان بۆ خانمان یەکەم جارە لە شاری دهۆک بەڕێوە دەچیتن بە بەشداریکردنی چوار هۆڵ و لەگەر 20 یاریزان پێمان خۆشە زیاتر ژنان بێنە ئەم پاڵەوانتیە لەبەر ئەوەی تەئسیری هیچ ئاساری سلبی نیە لەسەر خانمان و یەکەمین جاریشە هەر سێ یاری دەڕواتن ئینشاڵڵا ئومێدەوارین پاڵەوانتی زیاتر و باشتر لە شاری دهۆک ئەنجام بدەین بۆ ئەوەی فراوانی بکەین و خەڵک زیاتر بێتە نام ئەم یاریە. پشکنینی ئۆتۆمبیل زۆر گرنگە بەڕاستی یعنی پێویست هەموو شوفێران چاودێریە و پشکنینە بکەن و هەزیان هەموو ساڵانە نوێ بکەنەوە چونکە چەند هۆکارێکی هەیە تۆ یعنی سیارەکان ئێستا سیارەکان بەعام فحص سیارە ناکەن کە بەیانیان سلف لە سیارە دێن پێویستە فحصی بکەن بەڵام ئێستا بەعام خەڵک فحص ناکات بۆیە پێویستە ساڵانە هەزەی خۆت نوێ بکەیەوە بۆی دڵنیابیەوە لە ڕۆتوڤۆلت و لە یعنی تەکەی دەرنەچی مەسەڵەن زۆر شتەیە زۆر ورداو هەیە کە هەزا ئەیگەڕینیتەوە. دەوەش هەوڵەتێت کەین سەیرت خوب بەری بێنە کۆمپۆنیە محۆلە بکەن سەیرت خۆ و مەرجەتون دەتولی تێدا دروستکەن و داهاکو بێنە سەردانە کۆمپۆنیە بکەن دەربچن پشکنینەوە ما پێکۆتیار 82 تقریبان پشکنینەوە یە تەین سەرەتۆیی ئەوێت تەین سەرەکیش.